دیمەنی کردنەوەی قوفڵی بۆڕی نەوتی کوردستانە. ئەو قوفڵی 2 ساڵ و نیوە لەگەڵ خۆیدا موچەی موچە خۆرانی هەرێمی گرتووەتەوە و بەو هۆیەوە چۆڕە چۆڕە موچەکە دێت. لە بینی کاتژمێر 6 بۆ 7 بەیانی ئەمڕۆ وا تا دوای 30 مانگ لە ڕاگیرانی ئەم دوو پیاوە بۆڕێکەیان کردەوە. ئەوەی دەستەڕاست عامر خەلیل ئەحمەد بەڕێوەبەری گشتی نەوتی کۆمپانیای باکوورە. ئەوەی دەسەچەپ دکتۆر بەڕۆژ عەزیز بەڕێوەبەری کاروباری هونەری وەزارەتی سامانە سروشتیخانە. هەردوو بەرپرسەکەی عێراق و هەرێم دوای ئەوەی بسمیلایان لێکرد لە فیشخاپور بە چەند جارێک قوفڵی بۆڕیەکەی کاریان سوڕاند. دوای 980 ڕۆژ ئەمڕۆ بۆ یەکەم جار نەوتی کوردستان گەروی بۆڕیا دوور و درێژەکەی تەڕ کردەوە و ئیتر قەولە ڕۆژانە لە هەنگاوی یەکەمدا 180 بۆ 190 هزار بەرمیل نەوت لە ڕێ ئەم بۆڕیەوە بگاتە بەندەری جێهان لە تورکیا و کوردستان بخاتەوە سەر نەخشەی وزە لە جیهاندا. بۆڕیا جێمشت و مڕەکە هەر لە سەرەتاوە هەرێم و بەغدا کێشەیان لەسەری هەبوو. بەغدا پێی قایل نەدەبوو. هەرێمیش بە مافی خۆی دەزانی ئەم بۆڕیا دروست بکات بۆ ئەوەی بەرهەمهێنانی نەوتی زیاد بکات و بە ئاسانی بیگەێنێت بە بازاڕەکانی جیهان. ساڵی 2010 کۆمپانیای کار دەستی کرد بە دروستکردنی بۆڕیەکە. 3 ساڵی ویست هەتا گەیشتەوە ئاستەی نەوتی پیادا ڕەوانە بکرێت. بۆڕیەکە سەرەتاکەی لە قوبای خوورمەڵەوە دەست پێ دەکات بەشی ئەو سەری لە پیشخابوورەوە دەردەچێت. لەوێشەوە کۆمپانیای بۆتاشی تووشی لە بەشا بۆڕیەکەی خۆی نەوتەکەی دەگەیاند بە بەندەری جیهان. دواتر لە دیوی کوردستانەوە بۆڕیەکی دیکە لە تەقتەقەوە بۆ خوورمەڵە ڕاکێشرا و تۆڕێکی فراوانتری دروست کرد. بۆ کوردستان ئەم بۆڕیا بایەخێکی گرنگی هەبوو چونکە هەرێمی کردبوو بە یەکێک لە هێزە کاریگەرەکانی وزە لە جیهاندا. بۆڕیەکە 10 ساڵ تەواو نەوتی ناردە دەرەوە، بەڵام دوجار بە بڕیارێکی دادگای ناوبژوانی نێودەوڵەتی لە پاریس لەسەر سکاڵایشی عێراق تورکیا ناچاکرا نەوتی ئەو بۆڕیا وەرنەگرێت و هەموو قوفڵەکان گیرانەوە. وەک چۆن دروستکردن و بەگەرخستنی بۆڕێکە جێی مشتومڕ بوو، ڕاوەستانەکەشی لەوە زیاتر مقۆمەقۆی دروست کرد چونکە هەردوو حکومەتی هەرێم و بەغدا دەیانوت وەستانی بۆڕیەکە ڕۆژانە چەند ملیۆن دۆلارێک و ساڵانەش بە ملیاران دۆلار زیان بە ئابووری عێراق و هەرێمی کوردستان دەگەیەنێت. هێزەکانی ئۆپۆزیسیۆنش دەیانوت بۆڕیەکە وەستاوە، بەڵام نەوتنە ئەوە تا ژمارەی تانکەرەکان زۆر بوون و شەقامەکان جمەیان دێت. هەرزوو حکومەتی عێراق گەیشتە ئەو بڕوایەی ڕاگرتنی بۆڕیەکە لە قازانجی نییە. لای خۆشمان لە وەستانی بۆڕیەکەوە تا ئێستا دۆخی موچە هەر بەرەو خراپتر ڕۆشتووە چونکە هەمیشە نەوتەکە و بۆڕیەکەی هۆکارێک بوون بۆ ئەوی بەغدا بەشە موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان زیاد بکات. دوای بێنەوبەردەیەکی زۆر چار نەما و هەمووان گەیشتنە ئەو بڕوایەی پەخستنی ئەو بۆڕیا باش نەبوو. کۆتایی هەفتەی ڕابردوو ئەو 8 کۆمپانیا نێودەوڵەتیەی لە سەدا 90 نەوتی کوردستان بەرهەمدەهێنن ڕایانگەیاند گەیشتونە تا ڕێکەوتنێکی سەرەتایی لەگەڵ بەغدا و هەرێم بۆ ئەوەی هەناردەکردنی نەوت دەست پێ بکاتەوە. هەرەو کاتیش بڕیادرا ڕۆژی 27 ئەیلول کاتژمێر 6 بەیانی نەوتەکە بەڕێ بکرێت. وەکەوەی بڕیار بوو دوای 131 هەفتە لە کاتی دیاریکراودا قوفڵی بۆڕیەکە کرایەوە و نەوتی کوردستان گەیشتەوە بەندەری جیهان. ئەگەر هەموو شت بەباشی بڕوات ڕەنگە و قوفڵەی کرایەوە گرێ کوێرەی موچەش بکاتەوە و ئیتر موچە خۆرانی هەرێم لە کاتی خۆیدا گیرفانیان گەرم ببێتەوە.